راپۆرتی چالاکیەکانی 3 ساڵی تەمەنی گروپی کتێبیاری سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان ئۆفیسی سەید سادق. گروپی کتێبیار گروپێکی خوێندنەوەیە و کە ئامانج لێی ڕۆشنبیرترکردنی لاوان و بەرەو پێشبردنی ئاسی معریفیانە و لە خەمی داهاتووی لاوانی شار و نیشتماندایە کە لە 11 هەشتی 2022 سەنتەری گەشەپێدانی سەید سادق دایمەزراندووە و ساڵانە لەم ڕۆژەدا ساڵیادی خۆی دەکاتەوە. لە ماوەی 3 ساڵی کارکردنیدا جگە خوێندنەوەی کتێب چەندین چالاکی جۆرە و جۆری ڕۆشنبیری و گفتوگۆی چەمک و بابەتی گرنگی ڕۆژی ئەنجام داوە کە بریتین لە کتێبە خوێندراوەکان، ڕەوشنامەی پێغەمبەری ئەکرەم، زمانی حەیزەران، بۆقەکە قووت بدە، تابلۆی نەوەیەکی چاوەڕوان کراو، دڕک و مێخەک، بیرکردنەوەی ڕەخنەیی، مالکۆم ئێکس، مینای شین، پەیامبەر، تیمساح. ئایا ڕاستە پێغەمبەری ئیسلام کەسێکی هەژار بووە؟ یەکەمین مامۆستا داوای زێر مەکە، زێر بە، گۆڵچنی ئەوین چۆن لە خۆ خراپەکان ڕزگارت دەبێت، چل ڕێساکەی عەشق، تەنها مەحاڵ بەحاڵە، خەدیجەی مەزن و چوار کچەکەی، دەوڵەمەندترین پیاوی بابل، سێشەممان لەگەڵ مۆری، بەرەو پەروەردگارت بچن، هەناسەی قەڵەم، گەشتی گەڕان بە دوای هاوڕێدا، کۆنتڕۆڵی ژیانت بکە، ڕاست، کچانی چاکەکار، ئەو دەمەی گەشتم بە عومەر، دڵت بێنەوە، هەست و مەشاعیرە کاریگەرەکان، ئارام بە، شنەی ڕەحمی خوددا، ئەو پیاوەی لە دووی خۆی دەگەڕێت، شاری بەهێزەکان، کۆچی گەنجان، محەممەدی دووجەی، بێسەرپەرشتان، بەرەنگاربوونەوەی پڕوپوچی، کیمیا خاتون، لەبارەی خودداوە بۆتان دەدوێت لە چاوەڕوانی گۆدۆدا. ئەو چەمکانی گفتوگویان لەبارەوە کراوە، بۆچی بخوێنینەوە؟ ژیان دۆستی، کاریگەری ڕەفتارە باشەکان لەسەر کەسایەتی، ڕێگاکانی پاراستنی ژینگە، باسکردنی ڕەفتارەکانی حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم، دادپەروەری، سەرکەوتن، یەکتر قبولکردن، ئارامگرتن، باسی گرنگی تەفسیر و خوێندنەوەی تەفسیری جوزئێک لە قورئانی پیرۆز لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. هەروەها چەندین بابەت گفتوگۆ کراون بە میوانداری ڕۆشنبیرانی شار وەک هونەری گفتوگۆ بە میوانداری بەڕێز مامۆستا جەمیل عوسمان، بەڕێوەبردنی کات بە میوانداری بەڕێز مامۆستا عوسمان ڕۆستەم، ناشارەزایی یاسایی بە بیان و هەژمار ناکرێت بە میوانداری بەڕێز پارێزەر سەردەش عەلی، تێبوو سۆشیال میدیا، ڕامان و ڕوژاندن بە میوانداری بەڕێز مامۆستا سالار مەحموود، کاریگەری زمانی جەستە و هونەری دەربڕین لە وتاردان بە میوانداری بەڕێز هەڵۆ جەباری، چۆن بتوانین ئەم ساڵی خوێندنمان جیاواز و بەرهەمدارتر بکەین بە میوانداری بەڕێز مامۆستا محەممەد باران، بیری ڕەخنەیی بە میوانداری بەڕێز مامۆستا ئیدریس عەلی، مەقامی ئەحسان لە عیبادەت و ئەخلاقدا بە میوانداری محەممەد باران، ڕۆڵی گەنج لە پێشکەوتنی کۆمەڵگەدا بە میوانداری بەڕێز مامۆستا عەتا کەریم، پەیماندار بوون و گرنگی کەسی پەیماندار بە میوانداری بەڕێز مامۆستا کوێستان حەمە ساڵح، چۆن خوێنەرێک بین و سەر ئاراستەمان نەکات بە میوانداری بەڕێز دکتۆر بوخاری عەبدوڵڵا، جیاوازی نێوان زانستی کردداری و توێری بە میوانداری محەممەد قادر، کۆڕێکی شعری بۆ شاعیری شار بەڕێز ئەمیر ئەمین و ناساندنی بەرهەمە شعریەکەی. هەروەها ناساندنی چەند کەسایەتیەک لەلایەن ئەندامانی گروپەکەوە، لەوانە زەینەب کچی پێغەمبەر، ئیمامی شافعی، سعیدی نورسی، سەلاحەدینی ئەیوبی، ئەحمەدی مفتی زادە، مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس، مامۆستا ناسری سوبحانی، مامۆستا فەتحوڵڵا گولەن، ئیبراهیم فەقێ، مەستوورەی ئەردەلانی، ماکوان کەریم، ئەحمەد شەوقی، حاجی کاروان، توانا ئەمین، خالد ئێرتیغلو، ناپلیۆن هێڵ. گروپی کتێبیار لە ماوەی ئەم 3 ساڵەدا چەند کۆرسێکی لە پێناو بەرەو پێشبردننی ئاسی معریفی ئەندامانی گروپەکە کردووەتەوە، لەوانە کاریگەری و پێگەی لاو لە ئاڕاستەکردنی کۆمەڵگەدا کە لەلایەن بەڕێز مامۆستا عوسمان ڕۆستەمەوە وترایەوە. وانەی یەکەمی کۆرسەکە پێگەی گەنج لای سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم، وانەی دووەم لاو و خوێندنەوە، وانەی سێم لاو لە سەردەمی جیهانگیریدا، کۆرسی ڕوانینێکی تر بۆ پەیوەندیەکانی ئێمە و خوددا، وانەی یەکەم گەوهەرێک ژیانت دەگۆڕێت لەلایەن بەڕێز مامۆستا محەممەد بارانەوە، وانەی دووەم تێڕوانینێکی تر بۆ ژیان و مەرگ لەلایەن بەڕێز مامۆستا جەمیل عوسمان. سەرەڕای هەموو ئەوانەی باسکراون گروپ چەندین چالاکی تری ئەنجام داوە، وەک ساڵانە سەردانی پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی، گفتوگۆی فیلمێک بە ناوی کتێبی یاسا، بەشداریکردن لە ئیڤێنتی هێزی لاو، بەشداری لە 6مین ساڵیاتی گروپی دۆستانی کتێب لە هەڵەبجە، سەردانیکردنی کتێبخانەی گشتی و ئەنجامدانی کۆبوونەوە و گفتوگۆ هەر لەوێ خێوەتگەی لاوان و
پەروەردەیی دروست کرد. سەردانی بەشێک لە ئەندامانی کتێبیار بۆ ئامادەی بەختیاری و پێشکەشکردنی بابەتێک لەسەر گرنگی خوێندنەوە بە گروپ تایبەت بە کچانی ئامادەیەکە. بەشداری بەشێک لە ئەندامانی گروپ بە مەبەستی بەشداری لە چالاکیەکانی گروپی خوێندنەوەی پرۆژەی مەحوی. بەشێکی تری چالاکیەکانی گروپ خوێندنەوەکردن و ناساندن بووە بۆ چەندین کتێب بە میوانداری نووسەرەکانیان. لەوانە ئایا دروستە پێغەمبەر کەسێکی هەژار بووە؟ وەک کچە شیرینەکەم، بیری ڕەخنەی، هەست و مەشاعیرە کاریگەرەکان، ژیان بێدەنگ بە مردن قسە دەکات. هەروەها بەشداری لە چەندین کۆڕ و سیمینار و چالاکی تری جۆرا و جۆردا کە گروپ بانگێشت کرابوو.